تکایە تاوێت تامەڵ بکەن ئێستا دێمەوە. بێگومانەوە نەتەن دەزانی کام تابلوی لێرەیە. ئەمە ڕسمی خێزانی من هێلەنە. هێلەن خێزانی ماکسیمیلیانوس. زۆر لە تۆ دەچێت کچەم، نا؟ ئەرێ هەروایە. زۆر سەیرە. بەڕاستی ئێوە جەنابی ماکسیمیلیانن؟ یانێ دەبێ بڕوا بکەم کە ئەولادی ئێوەم؟ هەرەو دەمەی کە لە خەو هەستام زانیم کە ڕووداوێکی ناهاسایی ڕوویداوە، بەڵام نەمدەزانی ئەو ڕووداوە ئەم هەمووە سەیر و سەمرەیە. من وا دەزانم کارەساتی ئازێری نەبی جارێکی دیکە دووپات بووەتەوە. پێغەمبەرێکە دەیویست بزانێ خۆدا چۆن مردووەکان زیندوو دەکاتەوە و خۆدا ئەوی بۆ 100 ساڵی مەسیحی تا چۆنیەتی زیندووکردنەوەی مردووەکان پیشان بدات. ئێوە 300 ساڵ لەو ئەشکەوتەدا نووست بوون و خۆتان نەتان دەزانی. جەنابی ماکسیمیلیانوس، وا دەزانن مەبەست لەم خەوە چی بووە؟ ئێمە هەموو کات لە خۆمان دەپرسی کە خوداوند مؤمنەکان چۆن بەسەر زوڵم و زۆر و بتپەرستیدا زاڵ دەکات و خوداکانی شێرک چۆن بەهێزی خۆی لەناو دەبات. و ئێستا دەبیستم کە دەڵێن ئاینی حەق خۆی تەنانەت لەسەر ئیمپراتوردا داسەپاندووە. ئایا ئەمە وەڵامی ئێمە نییە؟ ئایا تۆ باپیری گەورەی منی؟ ئایا تۆ پیرە پیاوی سەر و ڕیسپی کوڕی منی؟ بە درستی نازانم چی ڕووی داوە، بەڵام دڵنیام کە ئێوە جەنابی ماکسیمیلیانن. من چەند جار ئێوەم لە خەوندا دیوە. سەیرە، هێلێنیش هەموو کات خەونی دەدی. یارکمیدی من بەستە زمان هێلێن بریا لێرە بووایە و تابیر خەونەکانی دی بایە. ئەیرکمێت نزیک بە 250 ساڵ لەمەبەر لە دنیا چوو و هێلن
پاش 20 ساڵ لە نەمانی ئێوە فەوتی کرد و ئێستا لە بناری کێوی ئەنجلسدا نێژراوە. لە بناری کێوی ئەنجلس قەبرێکی لە ژێرە و دارەدایە. ئەو دارە ماری بە یادی دایە گەورەی لە پای ئەو قەبرە داینەوە. سەیرە کەوایە هەوڵجێگەیە کە من پاشەستاندی ما قەبری هێلێن بووە. بریانەمان هێشتووە جەنابی ماکسیمیلیان بڕوات. من زۆر بۆەوە نیگەرانم. نیگەران مەبە، هێشتا درەنگ نەبووە. ئەو وتی ئەگەر تا ڕۆژاوا بوون نەگەڕامەوەی دینایەمەوە. بەیانی چاوەڕێم بن. ئەگەر ئەویان گرتی بێت چی؟ ئەگەرە وابێ هیچ کارێکمە لێ نایە. تەنیا خوددا دەبێ یارمەتی بدە.